لە یەکێتی نیشتیمانی کوردستان مام جەلال 13 نیسانی 1999 سلەیمانی بۆ نێلسۆن ماندێلا سەرۆکی کۆماری ئەفریقای باشوور پریتۆریا ئەفریقای باشوور بەڕێز سەرۆک ماندێلا بە شانازیەوە سوپاسی نامەی پێزانینی گەرمتان دەکەین بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و خەڵکی کوردەوە سوپاسی پشتگیری گەورەتان دەکەم بۆ تێکۆشانمان لە مافی مرۆڤ و ناسنامەی نەتەوەکەمان بۆ دەیان ساڵ خەڵکی کورد ئازاریان چەشتووە لەژێر دەستی دەسەڵاتدارانی ناوچەکە کە سوور بوون لە ڕێگریکردن لە پێدانی سادەترین ئازادیەکاندا و هەروەها کۆمەڵێک بەرپرسی نێودەوڵەتی بەشدار بوون لە جێگیرکردن سوود و قازاجی خۆیان لە ناوچەکەدا لەسەر حسابی کورد. دانیشتوانی ئەفریقای باشووریش مێژوویەکی هاوبەشیان هەیە لە چەوسانەوە و ترس، بەڵام بەهۆی بەڕێوەبردنی لێزانانە و بەهێزی جەنابتانەوە لە تاریکیەوە هاتوونەتە دەرەوە و پڕن لە هیوایەتی شکدار. من سەرکەوتن و بەدەستهێنانەکانی تۆ وەک ڕێنیشاندان و پێشەنگی دەبینم و دڵنیام کە خەڵکی کوردیش تامی شیرینی ئازادی دەچێژن لە کاتێکدا کە بەرەو ئارامیەکی سیاسی شیاو دەڕۆیت لە ژیانتدا دڵنیا بە کە کاریگەریت لەسەر وڵاتەکەت و دنیا پێوانە نەکراوە. دڵسۆزت جەلال تاڵەبانی.